ئامادەکاری ڕژیم بۆ دەستێوەردانی هەرچی زیاتر لە ژیانی تایبەتی خەڵک. لەم ڕۆژانەدا مەجلیسی ئیسلامی لە پرۆسەی پێداچوونەوە و پەسەندکردنی بەرنامەی حەوتەمی گەشە پێجاندایە. ئەم بەرنامەیە گەلێک بابەتی دژە خەڵکی و بە تایبەتی دژە کرێکاری لەخۆ گرتووە کە تێدا سیمای دزیوی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە ئاشکرا دەردەکەوێت. ڕۆژنامەی خەبەر جنوب چاپی تاران لە ژمارەی ڕۆژی دووشەممەی خۆیدا لەم بارەیەوە نووسیوێتی مەبەست لەم بابەتە پەیوانەکردنی ئاستی دینداری و ئەخلاقی خەڵک ڕاگەیەنراوە. بە گوێرە ئەم راپۆرسە لە دەقی مادەی 75 داهاتووە ئەم دام و دەستگا جێبەجێکار و خاوەن داتابەیسە ئینتەرنێتیانەی کە ئەم بڕگەیە دەیانگرێتەوە پابند بە پێدانی داتا و زانیاری بەردەوام و تێروتەسەل بەم سیستمە بە شێوەی ئۆنلاین دەکرێن. لە ئەگەری پەسەندکرانی ئەم بابەتە هەموو ئەو پلاتفۆرمە ئینتەرنێتیە ناوخۆیانەی کە خەڵک بەکاریان دەهێنن پابند دەبن راپۆرتی ورترین بابەتی کەسی هەر یەک لە بەکارهێنەرەکانیان لەوانە هاتوچووی ناوشار و دەرەوەی شارەکان هەر ئامێر و کەروپەرێکی کە دەیکڕن یان دەیفرۆشن تەنانەت ئەو خواردن و بەرهەمانەش کە لە سوپەرمارکتەکان داوا دەکرێن بە بەردەوامی ڕادەستی ئەم سیستمە بکەن. بەم جۆرە دەبینین کە دەستێوەردانی نائاسایی و سادیستی حکوومەتی ئیسلامی لە ژیانی خەڵک تەنیا جلوبەرگی ژنان ناگرێتەوە، بەڵکو هەموو بوارەکانی کار و ژیانی مرۆڤەکان لەخۆ دەگرێت. خواردنەوەی مەی حرامە، بەڵام کێشانی تلیاک بۆ مەلاکان و زۆرێک لە بەرپرسانی باڵای حکوومەت حەڵاڵە. پیاسەکردنی کوڕوکچێکی لاو لە پارکێکدا غێرە شەرعیە و سیغا یان لەشفرۆشی ئیسلامی ڕێگە پێدراوە. ئەشکەنجەدان لە زیندان لە ژێر ناوی تەنبێکردنی ئیسلامی ڕێگە پێدراوە و گوێگرتن لە موسیقا و گۆرانی وتنی ژنان حرامە. لە ڕوانگەی سیستمی ویلایەتی فەقیهوە مرۆڤەکان بچووک و لاوازن لەم ڕوەوە بە مافی خۆی دەزانێت کە دەستێوەردە نەک تەنیا لە تایبەتترین پرسەکانی ژیانی خەڵکەوە بگرە تا گشتیترین پرسەکانی خەڵک و کۆمەلگا بکات، بەڵکو بەڕێ شوێندانان و حەڵاڵ و حەرامکردنەکانی ژیانی لە بەشی هەرە زۆری خەڵک کردووە بە دۆزەخ. حکوومەتی ئیسلامی لە ساتەوەختی لەدایکبوونەوە تا ڕۆژی مردنی مرۆڤەکان لە هەموو بوارەکانی ژیانی خەڵکدا هەر لە خوێندن و پەروەردەوە بگرە تا هاوسەرگیری و تەلاق، سەفەر و گەشت و گوزار، کار و پیشە، میرات و یاساکانی دادوەری، هەڵبژاردننی ئاین، هونەر و سینەما، کتێب و ڕۆژنامە و تەنانەت لە قیامەت و جیهانی دوای مردنیشدا دەستێوەردان دەکات. بەڵام ئەم یاسایانە هاوکار لەگەڵ ئەوەی کە پایەی ئیدۆلۆژی ئەم دەسەڵاتان ئامرازێکن بۆ بەهێزکردنی بناغەکانی دیکتاتۆریەتی فاشیزمی ئیسلامیش. ڕژیمی ئیسلامی بەردەوام لولەی تفەنگەکانی لە سەرسەری خەڵکی ئەم وڵاتە ڕاگرتووە. هەر لە دەست بەسەرکردنی بە کۆمەڵی دەیان هەزار کەسیەوە بگرە تا پەرەسەندنی ڕۆژ بە ڕۆژ زیاتری ژمارەی ئەعدامەکان، کوشتنی منداڵان و تازەلاوان لەسەر شەقامەکان، لە ڕاگەیاندنی شەڕ لە دژی ژنان، مامۆستایان و خانەنشینانەوە تا وێرانکردنی ماڵە بەهایەکان و لە ناوبردنی سیستماتیکی ژینگە، ئەم ڕژیمە هەموو شوێنێکی ئێرانی کردووە بە گۆڕەپانی شەڕ. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی کە لەگەڵ خەڵکی ئەم وڵاتە بێگانەیە وەک ڕژیمێکی داگیرکەر دەیەوێت لە دوای خۆی جگە لە سەرزەمینێکی سوتاو هیچی تر بەجێ نەهێڵێت. وەک دەڵێن سەگی هار تەمەنی کورتە. سەرنجام حکوومەتی هار و هەوسار پچراوی ئیسلامیش لە ئاگری ڕق و بێزاری ملیۆنان خەڵکی ئێراندا زەمینگیر دەبێت و لەناو دەچێت. ئەوە مافی سەرەتایی هەموو تاکەکانی دانیشتووی ئێرانە کە ژیانی تایبەتیان لە هەر چەشنە دەستڕێژیەک بپارێزرێت. جیای دین لە دەوڵەت، کورتکردنەوەی دەستی ئاین لە پەروەردە، یەکسانی بە تەواومانەی ژن و پیاو لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی، بوونی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی،
نەهێشتنی ستەمی نەتەوایەتی، ئازادی ڕێکخراو و ماگرتن و دەربڕینی ناڕەزایەتی، بەهرەمەندبوون لە بیمە کۆمەڵایەتیەکان، خوێندنی بێبەرامبەر لە هەموو ئاستەکاندا و هیتر لە زومرێ ئەو مافانەن و پێویستە دوای ڕووخاندنی کۆماری ئیسلامی بە خێرایی دابین و گەرەنتی بکرێن بۆ ئەوەی ڕێگا بۆ پێکهێنانی کۆمەڵگایەکی بە دوور لە ستەم و شۆسانەوە، کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و پڕ لە خوشگوزەرانی و ئاوەدانی خۆش بکات.